سڵاو ڤایرۆسی کۆرۆنا هاتووە بە دوای خۆیان ئەتوانم بڵێم سەدان کێشە و دیوی شاراوەی کۆمەڵگەکانی پیشاننا و بە تایبەت کۆمەڵگەی کوردیش بەشێکی خەڵک کێشەی خودی ڤایرۆسەکەی خۆی هەیە و خۆیە پارێزێ لەوەی کە تووشی نەبێت بەشێکی تری خەڵک کێشەی ئەوەی هەیە کە ئیدارە ناکا لە ماڵەوە و گیرفانی پڕە بەڵام ئیداری نییە لە ماڵەوە بەشێکی تری خەڵک پێی وایە کە لە تاو هەژاری ناتوانێت بەردەوام بێ لە ماڵەوە بەڵام دیوێکی هەرە شاراوە دیوێکی هەرە گرنگی ئەم دیاردێ و ئەم ڤایرۆسە ئەوەیە کە بەشێکی زۆرمان ئەو ئاژەڵانی کە لە چواردەورمانەژین ئەو ئاژەڵانی کە لە ناو ئەم گۆی زەویە و لەگەڵمانە ئەژین فەرامۆشمان کردوون بە تایبەت لە کوردستان ئەو شوێنەی ئێمە ڕێکۆردی ئەم بەرنامەی تیاکەین ناوچەی پیشەسازیە لە شاری سلەیمانی کۆمەڵێ ڕێکخراو لەسەر گیرفانی خۆیان کۆمەڵێ کەس کۆمەڵێ بەڕێز کە ئیشیان ئەمەش نییە خواردنیان بۆ دابینەکەن و بە ساری خۆیان هاتوون خواردنیانێن نەمێ لەم بەرنامەیە باسی ئەوە بکەم کە چی بکەین بۆی کە سەرباری ئەو کێشانی سەرباری ئەو ڕووداوانی کە ڤایرۆسی کۆرۆنا هێنای فێری ئەوەش بین کە ئاژەڵ دۆست بین ئاژەڵ دۆستی ببێ بە بەشێک لە ژیانمان بە خۆشحاڵیەوە بە میوانناری هەمویان ئەترسن ینی خواردنیشیان ئینێ ئەترسن بە خۆشحاڵیەوە بە میوانناری توانە ئەمین نووسەرێکی بە ئەزمون و بە توانای کورت بە پیکابێکەوە دوور لە پیشەکەی خۆی هەڵەسێت بە دابینکردنی خواردن بۆ ئەم سەگانە لاڤین عەبدولوەهاب پزیشکی ڤێتەرنەری با بڵێن ینی پرسیارەکانم بۆی ئەوەیە کە ئایا بێنانی ئەم ئاژەڵانە کاریگەری چییە بێ لەسەریان و چی بکەین بۆی کە ئاژەڵ دۆستی بکەین بە بەشێک لە ژیانمان و ئەو دەستکەوتە مرۆیانەی کە جیهان باسیەکە دوای ڤایرۆسی کۆرۆنا ئاژەڵ دۆستیشی بۆ کورتیابێ کاکتوانە سڵاو لێبێ زۆر سپاس بۆ خۆت و بەرنامەکەت هەستەکەم بەرهەمی ساڵ لە 2 ساڵەوە پێشەکە من لە سوید بووم بەرنامێکمان کرد لەسەر ئاژەڵان من لەوێەوە تۆ لێرەوە سپاس بۆ خۆت و کەناڵەکەت بۆ بەدەمەوە هاتنی شخصی خۆت بۆ مەسەری ئاژەڵان پێزانم هیوادارم میدیاکارەکانی تریش چاو لە تۆ بکەن قوربانە بم زۆر سپاس دکتۆر جان تۆ زۆرە پێشەوە دووبارە جەنابیشە بەخێر بی ئازیێتە کێشا تۆزێک جێگەکەمان نەگونجاوە بەڵام هەمیشە دەروون و دیاردەیەمە وا باسەکەین حەزەکەین بچینە لە ناو کێشەکەەوە باسی ئەوە بکەین ئەوە خۆی ئیخوا کاتوانە ینی بالەوە دەست پێ بکەین بەشێکی زۆر ئەمێ تۆزێک وەکو نووسەریش قسەت هەبێ ینی بەڕاستی من بۆ من زۆر ینی دڵخۆشکەرە نووسەرێکی وەکو تۆ پیکابێکت هێناوە و پڕیەتی لە خواردن و بەم شوێنانە ئەگەڕیت و خواردنیان ئەیتێ ئەمە بەدیوە کات دڵخۆشکەرە وەکو نووسەرێک وەکو تاچەک وەکو هاوڵاتێک بەڵام لەسەرێکی شۆ زۆر ئینسان بێتاقەتە بێت دکتۆر بەڕاستی کاتێکی بینێ نووسەرێک هەڵەسێ بەم ئیشە لە کاتێکە چەندین ڕێکخراو هەیە لەم وڵاتە چەندین خەڵکی قسەزل هەیە چەندین قسەی ڕەنگا و ڕەنگەگرێ ئەگەر سناپچات و سەیری سۆشیال میدیای کوردی بکەی هەمومان ماشەڵڵا منە ئاژەڵ دۆستی نەبێتەوە هەمووی ڕسمی لەگەڵ سەگێکا گرتووە و بەڵام سیرەکەی لە واقعا بێنازی ئەم سەگانە ینی شتێکی ترە گوزەرێ قسەکە ئەوەیە بەشێکی زۆری خەڵک پێی وایە لە بابڵین لە ئەو کەسانی کە مێژ و نووسەکان لە پزیشکە گەورەکانی دنیا لەو کەسانی کە قەراری گیانیان بەدەسە پیان وایە لە دوای ڤایرۆسی کۆرۆنا مرۆڤایەتی گۆڕانکاری بەسەرایە وەکو چۆن ژینگە و کەشوها گۆڕانکاری بەسەرایە مرۆڤایەتیش گۆڕانکاری بەسەرایە پێ دوایە گرنگە ئەم دیوەش بۆ کورد چکە وڵاتێکی وەکو ئەوروپا وڵاتانی دەرەوەی کوردستان ئۆتۆماتیکی خۆیان ئاژەڵ دۆستی لە ناخیانە هەیە بەڵام لە کوردانیە لە ئێمانیە بەداخەوە هەڵبەتە باسی زۆری ناکەین پێ دوایە ئەمە ببێتە بەشێک لەوەیان هەروە بێ نازن ینی ڕاستەکە دەرونجاریش کە سواس دەکەم بۆ بەدەمەوە هاتنێ هەموو سێکتەرەکانی حیات ئەبدێتە بێتەوە خۆناغی پێش کۆرۆنا ناگەڕێتەوە جۆرێکی تر کللتورێکی تر ئەگە زۆر ڕادیکاڵیش نەبێ ئەخلاقیەتێکی تر ئیتیکێکی تر لە ناو خەڵک دروستە بێ سەبارەت بە مەسەلەی ئاژەڵ دۆستی فرسەتێکی زۆر باشە بە تایبەتی کۆمەلگای ئەمە کۆمەلگایکی زۆر ئاژەڵ دۆست نییە بە تایبەتر لەگەڵ سەگ و پشیلەوە ئاژەڵانێکی ئیشی پێیان نییە لەگەڵ مەڕووبزنا باشە لەگەڵ مانگایە باشە کە شیریاتێ بەڵام سەگێک لە بەدراکەی دەرەکە خواردنەکەی بەرماوەکەی خۆی لەسەر سفرەکەی ڕێژێ دەخاتنەوە نەخۆڵەکەەوە بەس نایە بە پشیلە یا بە تێروتویرە هەرچەندە بەوەی حاڵی ئاینیوە خراب نییە بەڵام بۆ ئەوی باشتر ببێ پێم وایە
ئەم کۆرۆنایە لە ڕووی ئەخلاقیەوە جۆرێکە لە ئەبدیتکردنەوەی ئەخلاقیەتی ئێمە واکاتەوە کە لە ڕێگەیان بەرنامانی ئێوە لە ڕێگایەوەی کە خەڵک لە سوشال میدیای بینێم ئاژەڵانە ئێمە ماوەیەم 15 ڕۆژە لەگەڵەوە بە ڕێزانە خەریک بووین سەگمان بینی بەچکەی خۆی ئەخوارد ینی مردووە بەچەکەی خۆی خوا بڵێ وامە یەک جار نەبوو کاک دەرون دوو جار نەبوو سێ جار نەبوو نزیکەی دەجار لەماوەیان 15 ڕۆژانم حاڵتە بینەوە دەجار دوومان سوتایە بۆ چکە ئێسامە وکوتە لە ناوچەی پیشسازی ناوچێکە کە داخراوە بۆی قەدەغیاتچەوە خواردن ئێمانە لەسەر مەطعام و دوکانەرانی بەڕێزانی کە لێرە بوون ئەمانە کە نایەن ئەمە هەش ڕۆژە نە ڕۆژەنانی نەخواردوێ کە نانی نەخوارد بەچەکە شیدی تیای ناوێ بۆ بچەکەی بچەکەی ئەمرێت دوایی لە برسا بەچەکەی خۆیەخوا بۆیە پێم وایە کە خەڵک ئەمە ببینێ جۆرێکی تر بیرەکاتەوە دوای ئەم حاڵە تەنانەت بۆ مرۆڤیش جۆریش دەتوانین سەیری هەژاری هاوکاری ئەوانە بکەین من دڵخۆشم بە دوای وەسعی کۆرۆناکە ئەبدێتیشی ئەخلاقی کۆمەلگا بێتەوە پێ دوایە پێم وایە باشە دکتۆر جانوەرە پێشەوە تۆزێک دوورە پەرێزی لێمات دووبارە بەخێر بێی پێما بێ بەدەل لە کاری پزیشکیت با بڵین ئەندامی ڕێکخراوێکی یان سەرۆکی ڕێکخراوی بە دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی پاکۆین بۆ پاراستنی ئاژەڵانی باشە کوردستان چیتان کردووە ئێوە ڕێکخراوی پاکۆ لە ساڵی 2016 بە ڕسمی دامەزراوە ئێمە لە ماوەی ئەم تقریبا 4 ساڵێک کە ڕێکخراوەکەمان دامەزراندووە گۆمەڵێک ئیشی زۆر کراوە ئیشی سەرەکی ئێمە چارەسەرکردنی ئاژەڵان بووە بە تایبەتی ئەو ئاژەڵانی کە بێدانن غێری ئەوەی کە خۆمان پزیشکی ڤێتەرنەری نەم ڕێکخراوی ئێمە کۆمەڵێکی زۆر خەڵکی تایە کۆمەڵێک زۆر کەسی تایە کە پیشەی جیاوازیان هەیە کاری جیاوازیان هەیە بەڵام هەمومان پامێکمان هەیە کە ئەوش پامی ئاژەڵ دۆستیە ئەوەیە کە پێ دوایە بەدەر لە شەریحەکەی خۆتان بەدەر لەو خەڵکانی کە دکتۆرە بەڕێزانی کە هەستاون بەم شتە توانیوتانە کارێکی وا بکەن سۆزی خەڵک ڕاکێشن بۆ لای ڕێکخراوەکەی خۆتان دوور لە کامێرایانی وەکو پێم وتی ئەگەر سەیری سناپچات و ئینستاگرام و سوشال میدیای کورد بکەی کاکتوانە سەیرەکەی هیچ میلەتێ بەقەر ئێمە ئاژەڵ دۆز نییە شتێک هەیە کە من زۆر پێی دڵخۆشم کاک دەرون ئێمە تقریبا لە مانگی دێ هاشتاگێکمان بڵاو کردەوە لە پیجی ڕێکخراوەکەی خۆمانەوە هاشتاگی من ئاژەڵ دۆستم لەم فترەی کۆرۆنایەیە ئێمە تەبان هاشتاگەکە هەر هەبووە زۆربەی زۆری خۆبەخشەکانی خۆمان یان پۆستەکانی خۆمان بڵاومانە کردەوە و هاشتاگەماندا ئەنا لەم ماوەی کەرەنتینە و کۆرۆنایە ئێستا خەڵکێکی زۆر خواردندا ئەنێ بۆ سەگەکەی بەردەم دەرگاکەی خۆی خواردندا ئەنێ بۆ پشیلەکەی بەردەم دەرگاکەی خۆی لەسەر بالکۆنەکان بۆ چۆلەکە بۆ باڵندەکانی تریدا ئەنێ ئەمە ژوای کردووە شەر نییە بەز من بیکەم یان کاکتوانە بیکە نە ئەو شتە دڵخۆشمانەکە ینی بە تایبەتیش من دڵخۆشەکە کە خەڵک ئەو وشیارەی پیا کردووە ڕێژەیەکی زۆر خەڵک ڤیددیۆکان ئەنێرنەوە کە ڕۆژانە ئەم خواردن ئاەتەوە بە سەگەکەی بەردەمی خۆی خواردنی باشە هەڵبەتە لەو بەرنمەی کە باست کردووەم بەرنمەکە دروستمان کرد دکتۆر محەممەد پێنجێنی وەکو مامۆسایەکیانی بەشدار بوو لە بەرنمەکە حتا شەرحیەوەمان کرد کە سایکۆلۆژیایەک لە پشتی سەری بەشێکی زۆر لە با بڵین ئیسلام دینەکانە هەیە و لە کوردستانیش بە هەمان شێوە کە مەسەلەن سەگ گڵاوە سەگ ئەوەیە سەگەوەی بەڵام دکتۆر محەممەد کە دکتۆرای هەیە لە شەریعەیە یعنی سەگەکەی کردە کۆشی خۆی و دەسی بەڵێ سەگەکەی کردە کۆشی خۆی و دەسێنا بە سەریا و چوزانم ینی خۆشببختانە فیدباکێکی باشی بوو هەبوو بۆ خەڵک قسەکەی من ئەوەیە جەنابیشت بەڕواڵەت خانمێکی ئیسلام دینی تو با بڵین باڵاپۆشیت قسەی تۆ چێچکە بەڕاستی و دیوە گرنگە ئەو دیوە گرنگە بۆی تا ئێستا بەشێکی زۆر خەڵک بە حرام و حەڵاڵ و مەسە من دوێنێ و پێرێ لە ماڵی ناسایەکی خۆمان بووم بەڕاستی کۆمەڵە سەجان لەبەر دەرگادا نبوو نانم بۆیە نایە خوارەوە حاجیش بوو بەڕاستی پێیکی پیر بوو بۆ نانیەی تێ بووە ئەەکەیت ئەوە گڵاوە بە نەحلەتێکە ئەنی دەوتم کاکە تۆ ماڵی خوا بینیەوە تۆ حەجێ کردووە بەڕاستی چۆنیە بێ ئەو مامەڵە بکەیت بە 5-6 دقەیەک تۆزێ تێگەی تۆزێتە شەنوجەکەی خاو بۆ لەوەی کە من شتێکی غەڵەت ناکەم نانێم بۆ سەگە قسەکەی من ئەوەیە یعنی ئێوە هەمووکو پزیشکی و هەمووکو فۆرمێکی کە خانمێکی باڵاپۆش و دینی ئیسلامیت بەڕاستی چۆنی مامەڵە لەگەڵ ئەم شتاکەن ینی چۆنی بە خانمانی باڵاپۆشی ترەڵی چۆنی بە ئیسلام دینەکانەڵی کە ئەو ئینتیباعی هەتانە لەسەر بەگڵاوبوونی سەگوانیە یەکەم جاربات دیوە پزیشکەکەی پاسکەین کاتێک کە مرۆڤێک نەخۆش نەبێت هیچ نەخۆشێک بۆ تۆ ناگوازێتەوە لەبەرەوە کە سەگێکیش نەخۆش نەبێت پشیلەیەکیش نەخۆش نەبێت ئاژەڵێک نەخۆش نەبێت هیچ نەخۆشیێک ناگوازێتەوە بۆ من کە ئایا دەستی لێ بەم یان خواردنی بەمێ
کاتێکیش کە تۆ کوتانت بۆ کرد بۆ ئەو سەگا کاتێک کە لە ماڵا بەخێو ئەکرێت بە تایبەتی ئەو کاتە بە هیچ جۆرە هیچ کێشەیەکی نامێنێت و ئەوەی کە لە دەرویشەوە ئەگەر تۆ خواردنێکی بۆ دانیت بۆ خواردن پێیانە هیچ کێشەیەکی پزیشکی نابێت کە بڵێ ئەم سەگەی دەرەوە کوتانی بۆ نەکراون ئەم پشیرەیە کوتانی بۆ نەکراوە لەڕووی پزیشکیەوە هیچ کێشەیەکت نابێت ئەگەر هەر زۆر دڵیش یعنی ترسا ئەو کاتە ئەتوانیت بەدەست کێشەوە خواردنەکەی بۆ دابنەی تۆ خێرێکی گەورە ئەەکەی و خۆش پارێزتووە لە نەخۆشی و لە شتانەی کە باس ئەکرێ و لە ڕوە دینی ئەکەشە باسکەین دینی ئیسلام ئەوەی کە من زانیاریم هەبێ لەسەری دینێکە پڕە لە ینی سۆز و بڵین ڕەحمکردن تەنانەت بە فەرموودە هەیە کاڵە ئێرحەموا من فی الأرض یەرحەموکم من فی السەما ئەوەی کە ڕەحم بەوانی سەرزەوی بکەن بۆی کە خوای گەورە ڕەحمتان پێ بکە ئەمانش دروستکراوی خوای گەورەن و لە چەندەها شوێنان کە لە قورئانی پیرۆزە هاتووە سوورەتی کەهف سەگیان لەگەڵایە لە چەند شوێنێکی ترا کە هاتووە سەگ هەبێت ئۆکەی باشە بەڵێ دەور ڕۆشەوە ینی کێشەی نییە و ئەگەریش تۆ ناتەوێت لە ماڵەکەی خۆتا بە خێوی کەیت و ئەگەر ئێمە بڵین ئەو کەسانی کە ئەڵێن ئەگەر لە ماڵە بە خێویکەی کۆمەڵێک شت هەیە بەڵێ ئەلا ساز مەلایکەت ڕوتێ ناکا و ئۆکەی باشە لە ماڵەوە بە خێوی مەکە بەس لە دەرەوە ئازاری مەیە خواردنی بۆ دابنێ شەرنیە تۆ لە ماڵەکە بخەیتە ژووری میوان ترمێکا توانە ئەحساسی تۆ چییە کاتێک وەڵاهینە بچینە لای ئەو بێچوانە ینی دایکی کاکتوانە باەک پرسیارە لێ بکەم سیرکە واز لە نووسری واز لە ئیشەکەت بێنە ینی هەر وەرە بە چیشکانەوە هەستە چییە مەسەلەن کاتێک ئێستا بۆ نمونە لە ئینسانی تەندروستە ینی هەموو مرۆڤێ ناڵێن ئەو مرۆڤە باز ناکەین کە چوزانم ڤیددیوکانە بینین کلچانە بڕن و ژویانە بڕن و نازانم چی چی لە ئینسانی تەندروستە ئەو هەستە چییە تۆزێک ئەمێ ئەدەبێت ینی ئەدەبیاتیشی تێ بکەیت تۆزێک بۆ ڕۆمانسی کە ئەنووسی بۆ خانمێک و ئەنووسی بۆ ئێکسوزێت و شێرەکرێ بۆ خەڵک بۆ ڕۆمانسیێتەوە قسم بۆ بکە ینی ئەحساسە چییە بۆی کە کاتێکە هەستەکەی بێنی بە بیانووی تۆوە خواردن بۆ دایکە گەچێ و دایکەش شیرایە بم بێچوانە سیکە دەن با ڕازگۆ بن لەگەڵێ من ماوەی 6 مانگە هاتوومەتەوە 8 ساڵ بوو لە دەرەوە نهاتوومەتەوە یەکەم سەفەرمە لەو ماوەی ئەو 6 مانگەیە بەقەر ئەم دەشەوەی ڕابردووی سراحەت نەخەوتوم یعنی خەوەکانم سووکە خەوەکانم خۆشە ئەزانی بۆ مەسەلەی خێرکردن چیە ئینسانیش ئاینی نیم بەس باوەڕم بە ڕۆحە ینی باوەڕم هەیە حاڵتیش ئیرفانی هەیە لەناو خۆتە هیچ مەستیەک لە دنیا نەمەستی شەراب نەموخەدیر هیچ مەستیەک ناگا بە مەستی خێرکردن یعنی تۆ هەر لە سیارەکەتەوە جامەکە بکەرەوە لە ترافیکێکا 250 بە فەقیدێک مرتاحی بەدڵتایەت هەمووتان تەجربەتان کردو هەمووتان تەجربەکەنەوە ئەنجا وەرە ئێستا ماگە لەگەڵ تانەیەکە کە بێزمانە ناتوانێت وەکو مناڵەکە هاوار بکە هەژارێک ئەتوانێت تەلەفۆنکا بۆ ڕێکخراوێک ئەتوانێت لە دەرگای خەڵک باتوانێت بە خەڵک بڵێ نانم نییە ئێمە گرانی گەورەکەمان بینی بە پیتەمەنی ئەمە ئەوی نەوە چوارەوانە بەس زۆر خراپبوو تەنانەت خەڵک مناڵی خۆی فرۆشت بەس دەرو نەزانی نەمن هیچ هاوڵاتیەک نەمان بینی کەس لە برسا بمرێت بای ئەوەندە بە تەنگەوە هاتن هەبوو بەڵام ڕۆژانە من ئاژەڵەکانە بینیم لە برسا برن چکەمانە تەلەفۆنیان نییە سناپچاتیان نییە فەیسبووکیان نییە نامێ بۆ تۆ بنێرن بڵێن کاک دێرن وەرە بەنامێکمانە سەر وێم کاریش ئەخلاقی خۆتە چی ئەدەبیات و داروبەر دەیخیتە خۆت پێش شتە تۆ ئینسانی وەک ئینسانە دەوێت چی بکەیت لەگەڵەمانە پێویستیان بە هاوکاری توێ نانیان نییە زمانیان نییە خۆتان بینیتان تیمەکە بینیتان چۆنیان بە پێشوازیەوە بەشێکی زۆرانە ناسنەوە چکە ڕۆژانە خواردنیانێنێ بەشێکشان زۆر برسی هەرچەنە گومانەکە لەوەی کە مەسەلەن تۆ لی نایی چکەوانێ کەسیش کە بێ لی بە ڕۆژانەوە خەڵکیتر لێیە هەمیشە حەزەرێکیان هەیە هەمیشە بۆ پەڕیەوەی کە سیرەکەی خواردنی شانیتە سەیریکەسا چۆن هەڵاسم ئەوواکات یعنی تۆ خواردنی شانیتێ بەڵام ئەترسێ لێت ینی بەڕاستی کاک دەنێکشت زۆر سەرنجڕاکێش بوون لەماوەی ئەم ئیشکردنە برسی بوون بەڵام دەستمان هێنا بەسەر سەگا بەسەر ژمارێکی زۆرە بە دەستکێشەوە لە ژیانیانە دەستیان بەسەر نهاتەوە سەگانە سەگ زۆر حەزی لە کلاپێ بەسویدی پێڵن چی پێڵن لاوانەوە دەستهێنان بەسەردا ئەوە زۆر پێی خۆشە لەوانەیە هۆرمۆنێک دەربا دکتۆر باشترە زانێت کە تا ڕیلاکسە بێ من داوا لە خەڵک ناکەم دەست پێێنن بەسەریا داوا لە خەڵک ناکەم ئەگەر نایەنەوێت سەگمە بەرە ماڵەوە بەس کاکە لە دەرەوە عەزیەتی مەیە عەزیەتی پشیلەکەمەیە بەرماوەکەی خۆتانیان بەرێ ئەمە ڕۆحیەن ئەخلاقیەن ئاینیەن ئەمە هەرکە بۆ تۆ ئەگەر باوەڕ بە ئاینە ئەمە ئیشێکی ئاینی ئەگەر باوەڕ بە ئاینی ئەمە ئیشێکی مرۆڤانێ یعنی هیچ ڕێگایەک نییە بۆی ڕێ لە تۆ بگرێن چاوچنوشی و ڕەزیری و ئیگۆی ئینسانی خۆمان نەبێت ئەو ئیگۆی بشکێنە یەک تۆز لە خۆ وەردەرەوە
ڕاستە دکتۆر با قسێ بکەم مەستەکەم ئەو شێوە دانیشتنە بۆ تۆ باش نییە خۆش نییە ینی باشە دکتۆر من با ڕخنەیەکیش لێەوە بگرم کاکتوانە لە تۆش بەڕاستی خۆشببختانە تۆکو لیدەری ئەم پرۆسەیە لە کوردستانە هاتوویتە پێشەوە لە دەرون دایکم پێمەڵە بووی بە مدیری سەگەکان دانیشانێکی زۆر جوانە بەڕاستی مدیری سەگەکان بەڕێوەبەرێکیدا دکتۆر قسەکە ئەوەیە ینی با من ڕخنەیە لە هەردووکتان بگرم بەڕاستی ینی تەندروستترین مامەڵە ئەوەیە کە تۆ مامەڵە لەگەڵ ئەرزی واقعا بکەیت بەڕاستی لە ئەرزی واقعا لە کوردستان سەرباری ئەو کەمپینانەی کەمپینەکەی جەنابەت بە خۆشحاڵی و کۆمەڵە کۆمپانیا و میدیا سەپۆرتیان کردی کۆمەڵی ڕێکخراوی بەڕێز و خەڵک و ئەوە سەپۆرتیان کردیت و دەستان پێ کرد و چوزانم ینی ئەنجامی پێبەپی ئەوەی کە وەکوا بە هیچ نەکرابێ نا ئێستا قەزیەیە ئەمە ئەوە تا ئێسایمە خواردنیانەی نێ و جەنابەت وەکو لیدەرێک بەدەل لە دیوی نووسینت وەکو لیدەرێکیەوەیت بەڵام قسەکە ئەوەیە ئەبێ لەناو ئەم بۆردەی ئێوە جۆرێک لە ڕاوێشکردن هەبێ ڕاوێشکردن بۆی لە ئەرزی واقعا ئەم ئیشە و زۆر و زەبەنی ئەم سەگانە و ئاژەڵەکانی تریش بەڵ هەڵبەتە بۆیە باسی سەگەکەم هەمیشە لە بڕۆی کە سەگ بەڕاستی ینی زۆرینەیە ئەسب نابینی وابێت چوزانم حتا گوێ درێژ نابینی وابێ قسێکی جوانت کرد لاوەڵە ئەو حیوانانەی کە مرۆڤ ئیشی پێێتی لێرە باشترە باشە قسەکە ئەوەیە کە ئێوە بۆ بیرتان لە بەدیلی تر نەکردوەوە مەسەن بۆ نمونە بیرتان لەوە نەکردوێتەوە بەشێک لە وڵاتە نیمچە پێشکەوتۆکان با بڵین وەکو تورکیا وەکو ئێران بەشێک لەم سەگانە نەزۆکەکەن ینی بۆی کە زیانەکەن بەڕاستی ئێسا مەسەلەن بۆ نمونە ئەیبینیت ئەوە نزیکی سیچل بێچووە بەڕاستی ئەو سیچل بێچووە مەسیریان وەکو ئەوانە هەبێ مەسیری وەکو ئەوە بێ ینی بۆ مەینەتیا گەورە بێت ینی بۆ بیرتان لەوە نەکردوێتەوە نەزۆکیان کەن چوزانم تۆزێک کەمیان کەنەوە کاک دەڕۆن کێشی سەگی بەرەڵا لە هەموو جیهانە بەپی پێشکەوتنی وڵاتەکە بە پێی تێگەشتنی خەڵکەکەی بە 4 ڕێگە چارەسەرەکرێ ئەگەر مەجالبی بۆی کە بە وردی باسیکەین ڕێگە یەکەمیان ئەوەی ئەوەزعەکە وەکو خۆی واز دەبێنین خۆی چۆن ڕۆشتۆ هەروە بێت لە سروشتا بۆ نمونە دوایی فترەیەکی تر ئەم سەگانە خۆیان نەخۆشیەگرن بۆ نمونە پارڤۆ ئەگرن دیستەمپەرەگرن خۆیان ئەمرن لەم سیچل بەچکەیە بۆ نمونە 2 بەچکەی دەرئەچێت و ئەمە شتێکە ناشۆڵ سەلەکشنی پێ ئەوترێ هەڵبژاردننی سروشتیە سروشتی خۆیان وایان لێ ئەکات کە چەندانەیەکیان کامی بە قوترینە ئەوە بمێنێتەوە حاڵەتی دومیان ئەوەیە کە بکوژرێن ئەم سەگانە کە لە ساڵی 1954ەوە ئێمە سەگ لە عێراقا ئەکوژرێت ئایا بە ژەهر خواردن بێت یان بە تاپڕ و فیشک بێت کە ئەکوژرێت تۆ لە 1954ەوە سەگ ئەکوژی لێرە ئایا سەگ کەمی کرد؟ کەمی نەکرد هەر لە زیاد بوونایە هەندێک لە بەداخەوە ینی ئەو لیژنە تەندروستیەکانی جاران ئەوی ڤێتەرنەری گۆشتیان پڕەکرد لە دەرزی هەڵیانەیە بۆ سەگەکە و دەرزیزانە بە چه حاڵەت بە دەرزی بێتیان بە دەرزی بیانیەوە خەڵک زیاترێکا بەستیمی تەندروستی زیاتر بە مادەی سترکنینیان کرد کە مادەیەکی ژەهرەکەوای لێ ئەکایەکەم شت ناوپەنجکی بوەستێت کە بۆ هەناسەدانە ئەنجاوەرە تۆ بماوەی 1 دقە هەناسە دراگرە ئێمە خۆمان حاڵەتێکمان هەبوو لە 2010 لە منتیقەی قەرگا سەگێک ئەو کاتە ئێشتا ئەم هەڵمەتانە لە سلێمانیا بەردەوام بوو ئێستا بە خۆشحاڵی و هەڵمەتە وەستاوە بە زەختی ڕێکخراوەکان سەگێک تاپڕیان پێوەنا بۆ ڕێخۆڵی لە دەرەوە بوو لە بەیانی تا ئێوارە ئەژیا بە ڕێخۆڵی لە دەرەوە بوو ئەڕۆژ و ئاهات ینی ئەوە یەکێک بلو حاڵتانی کە زۆر ناخۆش بوو بۆ ئێمە ئێستا بە خۆشحاڵی و ماوەی ساڵێکە بێت کە لەسەر داوای قایم خامیەت و بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری سلێمانی خۆشیان ئەم حاڵەتی کوشتنیان وەستاندووە حاڵەتی سێمیان کە ئێمە زۆر لەگەڵیان ئەوەیە کە TNR پێ ئەوترێ یعنی تراب نیوتر ریتێرن یان ریلیز چیەکەی سەگەکە ئەگریت ئەمەلیاتی بۆ ئەکەیت چیپەکەی لە گوێ ڕقەمەکەی لە گوێچکەی و ڤاکسینی بۆ ئەەکەی ئەی گەڕێنیتەوە منتیقی خۆی کە ئەم ڕێگەیە سوودێکی زۆری هەیە ئەو ڕێگەیە کە تۆ باسیەکەی تو بەڵێ لە زۆربەی وڵاتەکان نزیکترین یان وڵاتی تورکیا بەڵێ بە هەردووکی مێکان زیاتر ئیفێکتیڤە چونکە مێکان سەبەبی زیادکردنەکە بەڵام کاتێک کە نێرەکانیش ئەمەلیاتەکە خۆی سوودی ئەم ئەمەلیاتە چییە ئەم ئاژەڵە یەکەم شت تۆ کۆنتترۆلکردنی زیادبوون ئەەکەی ئەوە نییە کە بڵی من سەگ ناهێڵم لە ناوچەکەیان لە سلێمانیا هیچ سەگێک نامێنێت نه چیەکەی کۆنتترۆلکردنی زیادبوون بۆ نمونە ئێمە ئەم سەگانەمان لە منتیقەیە هەیە ئەگەر حسابیکەین ئێستا 6 دایکەمان هەیە لێرە
ئەلەم شەشە ئێمە پێنجیمان بۆ ئەگیری ئەم پێنجەمان کە ئەمەلیات کرد و ڕقممانیان لە گوێچکەی و ڤاکسینمان بۆ کرد ئەگەڕێنرێنەوە ئێرە هەرکەسەوە حیمای منطقی خۆی ئەکار سەگا و ئەو یەکی کەماوەتەوە بە ساڵێکی تر بەچکە ئەکات دە بەچکەی تر ئەکاتەوە لە بەرەو تو ناتوانین بڵێ من انقرازم کرد بە سەگ بەم ئەمەلیاتکردنا سوودی دووەمیان ئەوەیە کە تۆ تەندروستی ئەم سەگە ئەپارێزیت کاتێک کە سەگ ئەچێتە تەمەنەوە 4 بۆ 5 ساڵ و بەرەوسەریشەوە ئەم سەگە تووشی کانسەرە بە شێرپەنجەی ڕەحم و گوانەکانی و یان بە نێرەشا پرۆستات و ئەم شتانەی توش ئەبێ باشە نەخۆشی گوازراویان هەیە ینی لەو تەمەنا بۆ مرۆڤ ئەگەر نەخۆش کرد بەڵێ بۆ نەخۆشیمان بۆ ئەوگازت و نەخۆشی هاری هەیە نەخۆشیەکانی پێست هەیە کرم هەیە بەڵام کە تۆ ڤاکسینەکەت بۆ کرد و حەپی کرمەکەت یا پێی ئەو کاتە مەزبوطە بێت من قسەیەکەم کە ئەم دیاردەیە با بڵین ئەم دیاردە ناشرینەی کۆمەڵگەی کوردی دیاردەیەک نییە هەر نووسەرێک و هونەرمەندێک و میدیاکارێک و دکتۆرێک قسەی لەسەر بکات لەگەڵ هاوڵاتێک چکە ئێمە کێشەکەمان لەگەڵ کێشەی زۆرینەیە کێشەمان لەگەڵ نوخبانی ڕەنگە نوخبەکان هونەرمەندێکە چوزانم دکتۆرێکە مهندیسێکە ئەوەیەکە ئەوەندە خوێنەوار و تێفکرینی هەبێ بۆی کەم ئاژەڵش مافی ژیانکردنیە ئێمە مشکلەمان لەگەڵ کۆی گشتی خەڵکە من لێرەوە بە بەشێکی زۆری هونەرمەندانە لەم بەڵاستی کە ئەوانیش کەم تەرخەمی بریتە لە چی بریتی نییە لەوەی کە ئەوان ئازاری بن بەڵام ئێوە بەرپرسیارەتێکی گەورەترتان لەسەر شانە بەڕاستی مەسەرەن بۆن من ڕەنگە هونەرمەندێک گۆرانی بێژێک کە ئاژەڵ دۆستی لە خۆیان هەبێت یا پرۆمۆشنێک دروستکە لەگەڵ تیمێکە بۆ بەخێوکردنی ئاژەڵ ڕەنگە کاریگەری زۆری هەبێت لەسەر هەوادارەکانی ئەو هونەرمەندە بەڕاستی ئیتر عزیێتی نەیە چوزانم ینی من لە ماوەی ڕابردووە بە خۆشحاڵە و لەم دۆخەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەوەیە ینی بەشێک لە هونەرمەندانم بینی کۆڵێک خۆشحاڵ بووم بۆ نمونە مەسەلەن کاگماهێرم بینی ماهر حەسەن بە چەند کیلۆ گۆشتێکەوە خۆیەکە بەناو ئەم سەگانە و چوزانم ڕەنگەەوە ڕۆژێ بتوانێت 2 ڕۆژ بتوانێت 3 ڕۆژ بتوانێت بەڵامی تر خۆ ئەویش ناتوانێت هەموو ڕۆژێ ئەوە بکات بەڵام لانی کەم هاندانێکە بۆ هەوادارەکانی من لێرەوە ینی دووبارە بە وەزارەتی ڕۆشنبیریەڵم کە لە دوای ئەم دۆخانەی کە تێپەڕێت ینی تکایە ئیشی جدی بکەن لەسەرەوەی کە ژیانی ئەم سەگانە ژیانی ئاژەڵیش لە کوردستانە بیکەین بە کللتور بەڕاستی من ئەگەڕێم پێ بە هاوڕێی ئەزیزم بەهمەنی قوبادی ڤیددیوی ینی سینناریۆیەکی نووسیوە بە تەمای بیکاتە فیلمێکی ئەنیمەیشن هیوادارم بۆیە لێرەوە باسیەکەم کە بیرۆگەکەی نەبرێ بەڕاستی بەڵام هەموو شتەکانی ئامادەیە و بۆی ئەم دۆخۆ وەستانێتی کە لە ئەمریکا بۆیەکەن ینی چیرۆکێکی زۆر جوانە من حەزەکەم چیرۆکەکە لێرە سینۆپسێکی چیرۆکەکە کورتێکی چیرۆکە باسکەم ینی بەهمەن چیرۆکێکی نووسیوە باسی ژیانی دوو سەگەکان دوو سەگەکەونە پەیوەندیەوە سەگێکیان پەروەردەی غەربە ڕۆژاوایە سەگێکیان پەروەردەی شەرقە مناقەشەیەک لەم بینی ئەم دوو سەگا بڕوان پێ بکە ئەمەندە ڕۆمانسیە مچۆرکەت پێیانە کار باسی شێکی مەسەن سەگە ڕۆژ ئاواییەکە ژیانی زۆر ڕەفاهێتە ژیانی زۆر خۆشە هەردووچیان بێخاونن بەڵام سەگە ڕۆژ ئاواییەکە خەڵک لەسەر جادە ڕێزی لێگرێ خواردنی ئاەتی ئەوەیاتێ سەگە داماوەکەی ڕۆژهەڵاتیش بەڕاستی سوکایەتی پێکرێ شەقی تێڵەیرێ بە گڵاو ناویە برێ خەڵک دەسی بۆ نابە بەردی تێگیرێ یعنی هاتووە ئەم چیرۆکە ئاکا بە چیرۆکێکی ئەنیمەیشن بڕوان پێ بکە دروستکردنی فیلمێکی لەو جۆرە یەک دنیا کاریگەری گەورەیە بێ لەسەر سایکۆلۆژیای تاچی ئەم ینی تاچی کورد هەتا ئێستا بۆ نمونە ینی بەخۆشمەوە کە من هەمیشە سەگم هەبووە بەڕاستی بەخۆشمەوە ینی ئەو شتە لە پشتی سەرمانە هەرماوە کە ئەمە گڵاوە و کە ئەمە نابێت دەسی بۆ بەری بۆ نمونە هیچ گوێ نایەمێ مەڕێکە بینیم یەکسەر دەسی بۆ بم بەڵام بۆ سەجەگە و دەسە نابم یعنی ئەمە پێویستی بەوەیە کە وردە ئیشی هونەرمەندەکانە ئیشی کەسە دیارەکانە ئەم فیگەرەکان هەموو شاجوان و مۆدیل و ئەوانە دەدیتۆوتێ مثلەن 500,000 ملیۆنێک فۆلۆوەری هەیە زانی تۆ گەر ڤیددیۆیەک بکەی لەو 500,000 مەسەرەن 50 کەسیش چاو لێ بکە کە زۆر زیاتر چاولێکە کلتورەکە دروست دەکەین لە 2 ساڵی ئایندە بەس ئەم ئیشە بەتەنیا بە دکتۆر بە جەنابی وەکو میدیاکارێکی دڵسۆز لەم بابەتە ئاژەڵوەستی بە تایبەتی مجاونە ناکەم دەروون یا بە من وەک نووسەرێک بەتەنیا ناکرێت مثلەن هەر ئەم شاری ئێمە سلێمانی ملیۆنێک و 300,000 کەسی تایە خۆ بەس کەس ناکرێت بە کلتور کاک ئەمە ئیشی هەمومانەوینە پێشەوە بەڵام من بۆ خۆم بەڕاستی گەشتبینم لە بڕۆی کە ئەگەر بیری بێ 2 ساڵ پێش ئێستا نامەیەکە بۆ کردم و تە بیرۆکەیکی وا هەیە بەرنمەیەکمان کرد بەرنمەکە
ناڵم کاریگەری نەبوو بەڵام بۆ نمونە نەمانتوانی گۆمەکە بەو جۆرە پشلەکەنین بەڵام ئێستا دوای 2 ساڵ کەماوەیەکی زۆر نییە بۆ ئەو تاریخە دوور و درێژەی کە ئێمە هەمانە لە بۆی کە ئاژەڵ دۆزنین بەداخەوە زۆر شتەکە گۆڕاوە بۆ نمونەوە تا مەسەلەن مەلا قسەی لەسەرەکە جەنابەت قسەی لەسەرەکەی خەڵکی وە ڕێکخراوە هەیە چەند ڕێکخراوەکەی با بچین ئەو کۆڵانەوە منەستەکەمەها بە باتۆزی خواردنیش بێوانە گەر تیمەکە ئامادەیە کاکتوانە سەبەب چییە من ئەمیشە ینی ناڵم خۆشم سەگم هەبووە ینی بۆ نمونە دایکێک کە بێچووی هەبێ زۆر مشکلەیە بچی بەلایە بەڕاستی ینی چۆنی تۆ ئاوا لێتینن ینی لێت ئەوەن دەرونچان بابەتەکە غەریزیە ینی ئەوە غەریزی و سەگەیە کە بەچکەکانی خۆی پارێزێ وەکو چۆن لە مرۆڤ یا لە هەموو ئاژەڵشترا هەیە ئەوەی لە لای ئێمە هەیە یەن بەرەو ڕوومان لە ڕاستیاوە چەند ڕۆژێکی زۆر بەردەوامی خواردمان ناوە باشەڵان بەڵام ئەم 15 ڕۆژە بە کاملی بەیانی تا ئێوارە یاومانە هیچ سەژێکم نبینیوە بە نگاز بگرێ یان تۆڕە ببێ لەوانەیە بەشێکی دکتۆر باشتر بزانێ هۆرمۆنێک ئەو کاتێ ئێمە خواردنیانی نیاتی لیانمان نییە هۆرمۆنێک دەربین کە سترێسی تیانە بێ بۆنی ئەو سترێسە ناکە ینی ناترسێ کە باگیانەکەم یەن بەڕاستی خۆشم تێ ناگەم چۆنەوە هەنێشە دەیە سروشتیە هەنێکە دکتۆرەکان باشتر ئەو ناسنەوە بە تایبەتی ئەمانشکە خواردنمان ناونەتی هەر لە دوور سیارەکە ئەتوانم بڵم دەنگی سیارەکە ناسنەوە ڕاستیانیەوە ئەوەی چێکە لەو من بیرمۆختی خۆی نووسەرێک شتێکی جوانی نووسی ئەگەر ئەتەوێ ڕۆشنبیری یەکێک لە خاڵە ڕۆشنبیرەکانی شارێک ڕەچاو بکەی بزانە ئەو شارە نابێ پشیلەکانی لە مرۆڤەکان بترسن بەداخۆیمە هاتوون خزمەتیشیان کەین بەڵام ئەوەنە ترسەکەیان زۆرە ینی نایەن بەدەمانەوە دکتۆریەک شتێما بوو لە چوار خاڵەکە لەسەر نەزۆچەکە پێما بێ لە ناو سارەکە باسیەوت کرد وتێ دەستمان پێکردووە لە چ قۆناغێکە ئەمە ڕێکخراوی خۆمان لە سلێمانی و لە هەولێریش ئەنیمەڵ ئۆف کوردستان هەیە کە ئەوانیش ڕێکخراوێکی زۆر چالاکن و شێڵتەرێکی بچووکیان هەیە دەستمان کردووە بەم پرۆژەیە بم پرۆسەیە کە سەگەکان جارێکە و پشیلەشمان زۆر کردووە بە سەگەکان کە وەکو خۆماوتمان زۆر دیارن کە نەشتەرگەری نزۆکردنیان بۆ بکەین و ڕقممانیەوە لە گوێچکیان سن لەناو شاری سلێمانیە تقریبا نزیکەی 25 دانەمان کردووە مە تێچووی هەیەیان کاتی ئەوێت بەڵێ ئێمە تەبان ڕێکخراوەکەمان لە بەرەوەی کە خۆبەخشیە کەسێک نەبووە کە تەمویلی ئەم ئیشە بکە بەڕاستی لەماوەی ئەم 2 ساڵەیە کە دەستمان پێ کردو توانیمانە 20 بۆ 25 دانە بکەین و تێچووەکەی بۆ هەر سەگێک بە عملیات و کوتان و مانەوەش چکە 5 ڕۆژ ئەوێ بمێنێتەوە لە خاستەخانەیان لە ژێر چاودێریە چکە دەرزی ئەوێت ئەبێ برینەکەی چاک بێتەوە ئەنج ئەگەڕێنرێتەوە شوێنی خۆی تقریبا 80 بۆ 100 دلاری تێئەچێ بۆ هەر سەگێک ئێمە پێی توانای خۆمان توانیمانە ئەو ژمارە کەمە بکەین کە کەمە لە چاو ئیشەکان و ئەمان توانی زیاتر بکەین بەڵام لەبەر نەبوونی سیستمی تەندروستی نیەشتی سەریعتر نییە مەسەلەن بۆ نمونە بە حەبێک نەزۆک کرێت چوزانم بۆی کە پرۆسەکە سەریعتر بێت بەڵێ بە حەب نەزۆک ناکرێت بۆ نە بە حەب ئەتوانی کە سەگەمەیەەکە هاتە کاتی جوود بوون بۆ یان بە دەرزی ماوەیەکی کاتی بۆ ماوەی 2 مانگ دوای خەیت بەڵام ئەویش زیانەکانی زیاترە لە سوودەکانی ڕاستە ئەم جارە دوای ئەخا بەڵام دوای ئەوە هۆکارێکە بۆ توژبوونی بە شێرپەنجە بۆیە کاتێکە تۆ ئەمەلیاتت بۆ کرد لە هەمووی سەلامەترە ڕاستە تێچوویەکی هەیە بەڵام ئەمەش لەوە باشترەکە تۆ بۆ نەبی خەیتە ناو شێڵتەرێکەوە 5 ڕۆژ لەلات ئەبێ دەرون لەسەر قسەکەی دکتۆر هینەکەم هەیە تێبینیەکەم هەیە با پێ بڵێ گوتی تێچوەکەی چەندێکە 80 دلار شتیشی وایە بەمانەوە و ئەوان 80 بۆ 100 دلار ئەو کاتی خەریکی کەمپینەکە بووین 5 ڕێکخراوان لەگەڵ بوو لەگەڵ کۆمەڵە خۆبەخشی بەڕێزێکێک لەوانە ڕێکخراوەکەی دکتۆر لابین چوینە لای یەکێک لە بەرپرسەکانی ئەم وڵاتە من کۆمەڵە خەڵکی زۆرم بینی وەزیر و پەرلەمانتار و جێگری سەرۆک وەزیران و ئەوانە الحەقی هەمویان شەفەیان دەستخۆشیان لێ کردوین کەس پێی نەوتی نیشەشی خراپە بەڵام یەکێکی لەو بەڕێزان لەوانەیە ئێستا خۆی ببینە ناوێنایەنە بەڵام با خەڵک گوێی لێ بێ کە وتی چەندی تێچێ ئێمە واماندانا ئەگەر خۆبەخش لە دەرەوە بێنین دکتۆری خۆبەخش لە دەرەوە بێنین لەوانەیە لە حدودی 60 دلار 65 دلار نازانم تا 70 دلاری تێ بچێ من ئیشی من نییە ئەمە بەڵام ئیشێکا بێ بکرێ پێم وایە ئەو نیتیە چی خۆتان لەگەڵیان ڕێکەونەوانە وتی چند وتم 60 دلار وتی ئەمە بیکوژین 10 دلاری تێ ناچێت بیکوژین ئاسانترە بۆ ئێمە تۆ لە پێشەوە بێ ئەبێ ئەوانەی سەر باوەڕیان بە شتەکە هەبێ بەتەنیا بە هاوڵاتی ناکرێت مەسەلەی دامەزارنی شەڵتەرەکە پێویست بە هاوڵاتی نەبوو ڕۆحێتەکە هەبوو ئێمە کەرتی تایبەتمان هێنا بەسپاس و ئامادەی دەربڕی شەڵتەرەکە دروستکە بەس پێویستی بە زەویەکان نایێنێ لە کاتێکا ڕێکخراو هەیە پشیلی ڕزگار نەکردووە 5 دۆنمی وەرگتۆ ینی 10,000 مەتر هەلەو شارەشە یا لە وڵاتەشە ئەمە چۆن حلەکەی لەسەر قسەکە ئەوەیە کە تۆڵی ئەبێت لە ئاستی باڵا هەستی پێ بکەن قسەکە ئەوەیە کە
بەشێک لە قیاداتی سیاسی باڵا لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاە هەمیشە مەسەلەن ڤلادیمیر پوتین، ترامپ، ئۆباما، ئەنجلا مێرکڵ بەڕاستی زۆرێک لەمانە هەمویان لانی کەم ئاژەڵێک زیاتریان هەیە. یعنی بۆ نمونە چەند ڤیددیویان هەیە لەگەڵ یا چەند وێنەیان هەیە لەگەڵ خێزانەکەیانە لەگەڵ کچەکەیە لەگەڵ کوڕەکەیە ئەوەندە وێنەشیان هەیە لەگەڵ سەگەکانیان سەگەکانیشان بە جۆرێک لە جۆرەکان خەڵگیان ناسێ. هیتلەر هەیە بووە بۆ هەموو پیاوکوشی و خوێنخۆری دوو ئاژەڵی هەبووە دوو سەگی بۆ کە زۆر خۆشەویستوە. بەس ئەم کللتورە لای ئێمە نەبووە، لای سیاسی ئێمە نەبووە. ئەوەی کە ڕوویاوە هی شاخ بووە لە ماندوو بوون خەڵکی تر کوژراوە خەڵک عایلی لە ئەمن بووە، ینی شتی تونتر هەبووە پێشتر بووە، بەڵام خۆ ئێستا 20 ساڵە ئەمان توانیم کللتورە ئەوە بکەین. ئەگەر ئاژەڵە نییە لە ماڵەوە بەس باوەڕ بێنە بۆی کە ئاژەڵ هەیە لەسەر جادەوە ئەمرێ لە برسا و ئەمە پێویستی بە یاسایەکە. ئێمە خەریکین لە کەمپینەکە یاسایەکی زۆر شامل و کاملمان هەبوو لە ئەنجومەنی وەزیران و یاسایەک لە پەرلەمانی کوردستان ئەمە بجوڵێنی. یعنی چونتە لای بەرپرس دانیشتوین ڕایۆشکارەکەی وتوێتی سەقەی قەزێ یاسای بۆ دەرکەین کاکە یاسای بۆ دەرکەین خەڵگێتە سەرمان. چۆن قەزێنیە سەگ مناڵەکەیەخوا گەلێ سەگێک لە پشتی برای مەحمەوە مناڵێکی پۆلیکی سەرتایی ناتو ئەبێ بە مەترسی دوای بۆ سەرتۆ. ئێستا حلیکی باشتر لەوەی لە هەولێریش کاکتوانە لە هەولێریش پەلاماری مناڵێکیانە لە ئەبزەم ناوچەی هەولێری نوێ بوو کە ئاینەنشر مناڵێک بوو لە مەکتەبە هاتەوە کۆمەڵێک سەگ چوو بوون بووی برینار بوو. ئەمە کێشەیە گرت تۆ ئەم سەگانە ئەوەنە زۆر نەبن ینی پەلامار نایە ئەگەر مناڵەکە پەروەردەیەکی جوانی هەبێت بە قسێکی بازاریە و بەرپرسە کە بۆ خۆم تەریقە بمەوە دووبارەیەکەمەوە کەوتوێتی سەجە بە $10 کوژینەوەڵا ڕاستەکە کە نیشانی لێگرنەوە داخی بەشێک لەو بەرپرسانە دەدڵی منایە کە چێژەکانیان بەچی ممارەساکەن. من بیرمەیەکێک لە بەرپرسەکان کە ئێستا لە ژیانە نەماوە شەیتان دەستی لێڵ گرتووە بەڵام ئێمەش دەستی لێڵەگرین بەڵام ئەو کردەوە ناشینانی کەی بوو من بیرمە جارێک لە جارەکان بۆ مقابلەی چوین بۆ لای کە قەت بیرم ناچێتەوە وێنەیە یەکێک بولەوانەیەکی ترچوزانم بە تەندروستیەکی خراپەوە ڕۆی دەمانچەیەکی کاتمە سەوتیان نابووە لە باخەکەی خۆیان تەقەیەکە منیش ئێمەوە نیە تا خۆمان حازرەکەین باسی نزیکی 10 ساڵ پێش ئێستات بۆکەم نیە تا خۆمان حازرەکەین مای کوشتوانە وتمۆ چییە کا فلان کەس وتیان وەڵاوە دەمانچێکی کاتمە سەوتی هەیە مەجموعەیە سەگ و پشی لەمان بۆ بەڕەڵا کردووە ئەوان ناکوژێ. یعنی ئەمانە لیدەریان کردووە بەشێک لەمانە لیدەریان کردووە بەشێک لەمانە پێشڕێی وڵاتەکەمەوەی حیمایەکەشی وابیرەکاتەوە ژنەکەشی وابیرەکاتەوە مناڵەکەشی وابیرەکاتەوە لەسەر تەلەڤیزۆنیش ئەو وزایە بە خەڵک بۆیە دەستان خۆش بێ پێم وابێ هەتا ئەو پشی لەو سەگانە لێمان پترسن ئێمە وڵاتێک نین لافی گەورە لێبین یعنی لە ناویانە وڵاتێک نین لافی دەوڵەتداری لێبین ئێمە جارێ سەگ و پشیلەکانی خۆمان لێمانە ترسێ بە ئاوا بڕین ئەو خۆشبەختانەوە سەجێکی ترە خواردنی بۆ دانراوە دکتۆر ئەو خواردنە کاڵانە کاریگەری نابێ زۆر باش نییە لە بەرەکە لاوانێک کۆمەڵێک بەکتریای پێوە بێ کە بێتە هۆی سکچوون بۆی بەڵام ئەگەر بە جوانی بشۆڕێتەوە پاک بکرێتەوە بەڵام لە برسێتەکە باشترە بەتەکید لێچێک لەو شوێنانە بەڕاستی ئەتوانم بڵێم نزیکی سی بێچۆ سەجی لەیە کە لە جیاتی ئەوەی کە پۆز لێ بیت و بچی سەجی نازانم ناوی ئەجنەبی و بیانی بەخێوکەی بڕوان پێ بکە ئەمەندە جوانن و سەجی کوردین و زۆر خاوێنن زۆر ڕەنگەکەیان جوانە یعنی وەرە بە بەلاش و حەلاش یعنی ڕەنگە 2 هەفتەی تری تر لە شیر بەرەخسێن بەڕاستی وەرە یەکێک لەو سەگانە سەجی وڵاتەکەی خۆتە ینی هەڵی گرەوە بۆ خۆ جوان بە خێوی کە و ینی با ئێمەش مارکەکەمان ینی با بگەڕینەوە بۆ مارکەکانی وڵاتی خۆمان بەڕاستی ینی چۆن کەوێک بە وڵاتی بەهی خۆمان نەزانین با ئەو سەگانی خۆشمان بەخێوکەین کاک دەڕم قسەیەک لەسەرەوەش ینی سەگی کوردیەکێکە لە سەگە زۆر زیرەکەکان ینی وەکو توخموشت لە سەگی لابرادۆر ئەچێکە لە سەگێکە لە جیانە لە دوای گۆڵدن ڕتریڤەرەوە بۆ زیرەکی لابرادۆرێکێکە لەو سەگانەی کە زۆر زیرەکە و سەگی کوردی خۆشمان یەکێکە لەو سەگانەی کە فێر بکرێ زۆر زیرەکە و زۆر بە ئاسانی فێرەکرێ توانای بۆنکردنی زۆر زیاترەوە لە سەگێکی هەسکی و توانای پاسەوانیشی زۆر باشە لەبەرەوە کاتێک کە تۆ یەکێک لەم سەگانی خۆمان بەخێوکەی بەهۆڕکە زۆر باشترە بەڵام یەک مشکلێ هەیە زۆر کەس هەیە کە ماڵەکەی بچووکە دەشوقا ئەژی حەجمی گەورە ئەبێت بۆیە ئەگەر شوێنی گەورەت هەبێ ئەکید ئەم سەگانە زۆر باشترەوە لە سەگە بچووکەکان ڕاستە کاکتوانە وەکو هەمیشەیان ێسان پێشترەن دێ قسەت کرد من بەدەر لە ئەمەی کێسا قسەی لەسەرەکەین
یاجابم هەیە بۆ نووسینەکانی تۆ دەمێکی شێمە هاوڕین و نامە بۆ یەکتریە نووسین لە سۆشیال میدیاوە. شتێک کە بیری نەچێتەوە، شتێک کە پاڵنەر بوو بێ بۆی کە دەست یابێتام ئیشە، من وەکو ئیش سەیرەکەم بەڕاستی چییە؟ کاک دەروون جەناب دەزانی من لە سوید سەگم هەیە، جاریشان هاتبوومەوە ئەم ساڵ بنووسم، من لە لای پەنجەرەوە نەبێ ناتوانم بنووسم، ینی ژوو دەبێ پەنجەرەکەی بەسەر دەروە بڕوانێ ئەژینا هینە بێ خەیاڵم ئەوە بێ قەتع بێ. لەسەر وەرەقەیە بووم دانێکیان نووسی بوو، دانێکی کە بە وەرەقا نووسم، خەریکی وەرەقەی تر بووم لەسەر مێزەکە گوێم لە قوروسکەی سەڵجێ بوو، لە بەدرگا بوو، چوومە دەرەوە نازانم مۆسی خراپ بوو، خواردنی خراپیان نابووە چی قورسکان. بەرحاڵ دۆسی خواردنەمایە و هیچ ناکرا، هاتمەوە ویستم بنووسم، تەواو نەچوومە سەرەوە فکرێ تەواو بوو چیرۆکە لە یا شتە ئیشەکە وەستا. بیرم کردەوە سەژێک لە بەدرگاکە تا قورسکێنێ نووسین شتێکی بێمانایە تر. ڕۆحێک لەوێ ئەگری، پشیلەیەک ئەگری، زانی هونەر ئیش ناکە، مۆسیقا ئیش ناکە، ئالێرە عاڵم لە شوێنی لەوانێ بەس ئالێرە ئیش ناکە. ئەرکێشی ئەخلاقی هەیە هەستە بڕۆ بەلایەن ڕۆح لەبەرەوە، ئەرکێشی دینی، ئەرکێشی ئینسانی. پێم خۆشەوە قسەیانی جوانەوە قسێ کاتێکە کەسێک برسیە، کاتێکە شتێک برسیە، چوزانم زیندەوەرێک برسیە، تۆ نووسین چی دەرون شعری چیم بۆڵی، ینی پشیلەیەک لەوێ ئەقیژێنێ بەچەکانیان کوشتووە ئەگری شعری چی بۆ منەڵیت؟ بۆ 9 مانگی ڕابردوو هاتمەوە کوردستان هیچم نووسی، ئاگاواش من نایم نووسین چییە خۆ دکتۆر بۆی نەنووسی و نانووسم، بەسەتوان یارمەتیاش ڕاست خەڵک بێ شعرەژی بەڵام بێنان ناژی، بێنان ناشی ئاژەڵەکە ئەمرێ تۆ بیبین و دوای بێم شعرە بە تۆ لایکم بیت، لایکم ناوێت زۆ سپاس، هەموو لاشی دنیا دەستکەت سەڵق ناکە، هەموو لاشی دنیا تۆزێ خواردن ناکە بۆ ئاژەڵ، دەبڕۆ یارمەتی ئینسانێ بە یارمەتی ئینسانێ، یارمەتی مناڵێ، خۆ یارمەتی پشیلێکی بەداشە پێدرێ. باشە بە جۆرێک لە جۆرەکان تۆزێک هەز بە ئایبە ناکەین، یان ئێمە بەرنامەیە بۆ هەموو کورد زمانێک، ینی با ئێمە کەم و کوڕی و برینەکانی خۆمان باسکەین بەڕاستی هەز بە ئەیبەیەک ناکەی کە ئێمە هاتوین لەسەرم ئاژەڵانە لە جیاتیەوەی لە پارکێکی سەوزی جوان و بنار شاخێکی جوانە بەرنامەی لەسەرکەین هاتوین لە ناو دەنگی کۆسەرە و درێل و لەم فەوزایە، ینی ئەمە بۆچی سەگ لەم وڵاتە لەم شوێنانە کۆ بێتەوە بەڕاستی لە کاتێکا کە شوێنی ئەو نییە. بەشێکی وتمان کللتورە دینەکەیە کە بەهەڵە هاتووە، ئێستا کۆمەڵە مفەسیرین تازە هەیە لە ناو کوردی شایەت تەنانەت باسی ئەوەکەن مەسەلەی هاتنی مەلایکە کە بابەتی من نییە، باسی کەم ئاینی نیم بەزار بابی لێم، ئەو حەدیسە مەبەستی مەلایکەتی نزولە، مەبەستی جوبرەئیلە کە نایەتە ماڵێکەوە سەگ و وێنەی تیاوێت، مەبەستی مەلایکەتەکانی تر نییە چکە هەموو شوێنە مەلایکەتی تایە، ئەو بابەتیشی ئاینیە من ناتوانای. بەڵام دەروون خەڵک زۆ خراپ نییە، تکایە ئەمنە با ڕوو نەکەینە خەڵک لەسەرەوە خراپە، باوەڕی بە بابەتەکە نییە. خەڵکە سیاسیەکە قیاد دەکەم کە من لەگەڵ دانیشتم ئەم 6 مانگە لە زۆر گەورەوە تا خوارەوە وەزیر و پەرلەمانتار و ئەوانە لەگەڵ خەڵکا ڕۆن لە دنیای شتیوانە بۆ سیاسێک لەگە خەڵکا بڕۆ، تۆ بێ هەنگاوێ پێشتری بکەی. من ئەڵەن دانیشتم ڕایشکارەکەی وتێتی فلان بەڕێز کاک فلان ئەگەر یاساکەی بۆ دانێن خەڵک حیامانە بە ئێ تۆ بیجارێ من ڕایشکارە عقڵکەی بۆی چکە کابرا خۆی هەموو شتێک نازانێ، ڕایشکاری سەربازی هەیە، ڕایشکاری ئابووری هەیە، ڕایشکاری ڕۆشنبیری ئەو پێڵێ ئێ چۆن ئەمە عقڵەکەی تکایە بە ئەوە گلی لە خەڵک نەکەین، خەڵک دەتوانێت یعنی چی بکە تۆزانی خەڵکی جەسمەعی شتێکە ڕیخۆڵی بۆ بێنێ ئەوە باشە بەس سەگەکە زیاکە لە ساڵەکە 8 بۆ 12 بەچکەی بێ ئەوە دکتۆر ئەگەر 1000 سەگمان هەبێ یعنی ساڵی ئایندا کورە ئەو مانگی 5 وەختی ساوزوێنە لە مانگی 1000 سەگەکە 12000 سەگمان هەیە 6000 بمرێ لە ناسکی و لە خراپی لە نەخۆشییان ئێشتا 6000 کەمان ماوە ئێبووی ئەمە چاکەی هاوڵاتی داما هەرتوانێ خواردنەکەی بە ئەوە گلی لە هاوڵاتی نەکەیت شتەکە لەسەرەوەیە ماچەکە لەسەرەوە بۆ گەنی کردووە چۆن سەرەوە چاکەینەوە باوەڕ بۆ بێنە پێویستی بە شەڵتەرێکی گەورەیە ئەم سلێمانیە ئەم شارە شەڵتەشتیانی لاو لە شەڵتەرێکی بچووگەیە بۆ ئاژەڵانی کە بریدارن پێویستمان بە شەڵتەرێکم سەگانی تاکۆ کرێتەوە کە دکتۆرتی نێزۆ کرێ تەلقیح کرێ تاجێک بدرێ لە ژووی بۆی دوای چۆرە و سروشتیش من تۆزێک حەزەکەم لە ئەرزی واقع چیمان پێکری ئەوە باسکەین بەڕاستی من لێرەوە زۆر سوپاسێکم لە ئەنجامی و دوو بەرنامەی کە کردمان کۆمەڵێ خەڵکی زۆر لە دەرەوەی کوردستان ئەو میوانانی بەرنمەکەم کاکسیروان و خێزانەکەی و چوزانم چەند خێزانێکی تر هەیە کە بێ بەرژەوەندی دەستیان ناوەتە ئەم ئیشە بەڕاستی و کوڕێکخراوەکەی جەنابان ینی کۆمەڵی خەڵکی باش لە ئاستی تاکە مەسەلەن بۆ نمونە خانمێک لە سویدەوە پەیوەندی کرد کە پێما بێ مانگی 2,000 دۆلارێکە ئەینێرێتەوە بۆ بەشێک لەو ینی لە ڕێکخراوێکی ئەوێ فەندەکەی ئەوە کردووە بۆ ئەمان یعنی من قسەکەم ئەوەیە گریمانەوە حکوومەت بەشێک لە عقلی لایانی پەیوەندیدا لەم وڵاتە ئەوەیە کابرای ڕایشکار وتێتی ئەگەر قەرار بۆ
پاراستی مافی ئاژەڵ دەکەین خەڵک حیامانە باوە عقلەکەتی با بۆ ئەقڵی و هەر بمێنێتەوە و پێشێکێتەوە ئەقلانە تۆزێ دوورەکەونەوە بەڕاستی بەڵام قسەکە ئەوەیە کە لە ئاستی تاکە ئەم وڵاتەیانی لە ئاستی تاکە خەڵکمان زۆرە لە دەرەوە خەڵکمان زۆرە کە پۆستیان هەیە لە دەرەوە بەڕاستی یعنی ئەم بەرنامانەی ئێمە بکەن بە سەرچاوەیەک بۆی کە بڵێن لەم وڵاتانە مافی سەگ و ژیانی ئاژەڵە بەو جۆرەیە بۆی کە وردە دەستی پێ بکەین ڕەنگە شێڵتەرێکە بێ شێڵتەرێکە بێ مەسەلەن دوو ڕێکخراوی ینی خۆبەخشی وەکو جەنابتان ئیشرافیەکەن بە بێ هیچ شتێ بەڵام ڕەنگە سلفەکەی بێ ڕەنگە تۆزێک پارەیەکی بێ کە تا دەستی پێەکەن تا خواردنێکی بۆ پیاکەن بۆیە با هەمومان ینی بەڕاستی وڵات نابێمە هەموو هێلکەکان بخینە زەمیلەی بەرپرسەکانەوە کەوایە خۆی لە واقعە ئەوان دەستپێنەکەن ئیتر خۆیمە چیمان پێکرێت ئەو ڕیخۆڵە بۆ گەنەمان پێکرێت کە بۆیان دانین دەردی دکتۆروتی بەڕاستی قسەکە ئەوەیە کە لە ئاستی بەرپرسیارەتیە با تاک بە تاکمان دەست بکەین بۆی کە ئەم وڵاتە وێنەیەکی جوانی پیشاندین کاتێک میوانێکمانە کاتێک کەسێک لە دەرەوە ئەم وڵاتە ئەبینێ بڕوان پێ بکە ئەو وێنانە زۆر کوشندەیەکە بینێ سەگ ئازاریرێ سەگ کلچی بڕاو سەگ گوێچکەی بڕاو چوزانم ئیترەوە بۆ ئاژەڵەکانی تریش بەڕاستی بەڵامی تر ئێمە ئەوە بینین ینی ئاژەڵ هەیە لەو دەشت و دەرە نەگۆشتێ خوێ هیچ شتێکی نییانی ناشخورێ بەڵام بە تاپڕێکەوە کابرا ڕقی خۆی ڕقی حکوومەت و ڕقی هەموو شتەکانی خۆی بۆ ئاژەڵە داماوە ئەبرێکە کە زمانی نیە قسێکی جوانە کردو مەسەلەن ئێمە زروفی گرانەکە هەڵبەت منیش بیرمە بەڕاستی ساڵی 1945 بەو هەموو زروفە سەختەوە کەس نەمرد لە برسا باشە ینی بۆ لە بروی کە لانی کەم دەنگی هەیە ینی لانی کەم مەڵێ برسیمە بەڵام ڕۆژانە بەبێەوەی ئێمە ئاگامان لێبێ سەدان و هەزاران ئاژەڵ لەم وڵاتە بە چیرۆکی سەیسەی بەڕاستی ئەمرن دکتۆر پێما بێت تۆزێکی تر بەرەو ئەخیری بەرنامەکەچین چی بکەین قسەی تۆ چییە ئەگەر بەڕێکەوە بۆمان بکەین ئەم ئیشۆک و باسمان کرد تەنها لەسەر هاوڵاتی نییە و تەنها ئەرکی حکوومەتی ژنیە کە ئەمە بکە بە هەردووکمان بەیەکەوە هەمومان پێکەوە کەم ئیشە بکەین کە ئەم کێشەیە چارەسەرکەین و بەڕاستیش کێشەیە پێویستی بە چارەسەرکردە بنمونە ڕێکخراوی ئێمە کاکتوانە چەند کەسێکی تر کە دەستمان کردوم ئیشە پێویستمان بە سەپۆرتی خەڵکە ئێمە ئیشەڵا ئەم وەزعەتەوە بێت بە جددیات دەسەکەین بەوەی کە ئەو ئەمەلیاتکردنە بکەین کە ژمارەیان کۆنتترۆل بکرێ بەڕاستی پێویستمان بە هاوکاری خەڵکە با پرسیاری بکەم ئەگەر ژمارەیەکم بیتێ چەند دکتۆری ڤێتەرنەری هەیە لە کوردستانە ساڵانە لە ساڵی 1990 کە کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری کراوەتەوە ساڵانە 20 بۆ 30 دکتۆر تەخەڕوجی کردو ئەو ساڵانی ئەخیر ئێستا وەجبەمان هەیە کە 70 دکتۆرەکە باشە تۆ گەر بە معادلی وەریگرین 50 دکتۆر 23 ساڵە 23 پەنجایی کاتوانە 20 پەنجایی نازانم ژمارەی زۆر 20 بۆ سەرەوە لەم هەزارە چەندتان ینی ئاوا بێجگەل لە وەزیفەکەی خۆتان بێجگەل لە ئۆفیسۆی کە بە پارە ئیشەکەن باڵین کە حەقی خۆتانە چەندتان دەستان ناوەتە ئەم ئیشە لەوانەیە ئەگەر هەموو ناوچەکان وەرگین لەوانەیە ڕاستە ژمارەیەکی کەم بێ بەڵام هەمویان ئامادەییان تایە کە بتوانن هاوکار بن ئەتوانەوەی کە بڵێن بەجددی دەستی کردوتەم ئیشە و لە قۆناغی خوێندنیشە 100 بۆ 150 کەس بێ بەس تەنها بەدە دکتۆریش ئەتوانی کێشەی سەگی ئەم شارە و با بڵین شارەکەی خۆمان جارێکە دەست پێکە شاری سلێمانیە لە ئێستاە ئەتوانین کێشەی ئەم شارە بەدە دکتۆر چارەسەر بکرین هەر دەرو دروستکردنی شێڵتەرێک هەلی کارە بۆ ئەو هەموو تەخەڕوجەی ڤێتنەری کە خریجیان کردووە مەڵی ئۆفیسی پاک و تەمیزی جوانی تا بێ و خەڵک بچێ ینی سەگەکان جوان پەروەردەکەن و بەڕاستی بازارێکیشی بۆ دروست ئەم تەلەبانەکە دەرچوون خرید تەخەڕوجیان کردووە لەوێدا مەسلێن ئەوە هەلی کارە تاعیناتێکە بۆ ئەوان واتوانێ حکومەت وا بکە سەگی دەرەوە بوەستێنێ سەگی ناوخۆ بفرۆشتێ لەوێ پارەکە بۆ حکومەت بگەڕێتەوە وەزارەتی کشتوکاڵ و ئاودێری کە ڤێتنەری لەلایەوە ینی ڕەنگە ئەم قسانە تۆزە کۆمیدی بێ بەنسبەت لایەنی پەیوەندیدارەوە بەڵام من لێرە بە حکومەت دەڵێم چۆنی کاتێک کە تەماتی تورکیە ڕستەکەی خۆمان فەشەل پێێنێ بەڕاستی تەماتی کوردی نافرۆشتێ ئەمەش هەروایە ینی سنوورەکان بگرێکا کە بە ئەو سەگانی خۆمانەوە نەبێ ناز نەبن. ئوستا سڵاو لێبێ کۆرۆنایە با هین نەکەین تەوقەوشت ناکەین ئەحواڵ چۆنە تۆ باشی وەزع چۆنە ئیشە هەیە لێرە چیت هەیە هات لێرە مەزگەنێکمان هەیە معملمان هەیە بڵێ باشە بە مایکەکە دەنگت ئەوە نەبێت لێرە معملمان هەیە لەم پشتەوە شەر برایەکەم معمەلی باشە چەند کەس بۆچی خواردنیانەی تێ تەبەن خی گەورە لەتیفەیەکی لە ئینسانە داناوە کاتێککە خواردنەیە بە ئاژەڵێک کاتێککە هاوکاری ئاژەڵێکەکە ئەم لەتیفەیە چێژێکی پێەیە ئەبێ بە تەخزیە بۆ دڵ و بۆ ڕۆحی
کاکتوانە توانە ئەمینێکێکە لە نووسرە گەورەکانی کورد بەدەر لە کاری نووسینی هەڵبەتە نووسەرەکان هەر نەناسراون لە دنیا شاوایە بەڵام بەدەر لە کاری نووسینی خەریکی دروستکردنی ڕێکخراوە بۆ بەخێوکردنی ئاژەڵ و جوزانم نانانەوە ساو پیکابە پڕە لە خواردن ئەوی شەمان قسەی کریانی کاکتوانە سەیرێکە مەسەلەن تەفسیرەکان بە جۆرێکی ترە ئەمیش هەمان شتی و دەڵێ مەسەلەن چێژێک تا تێکە تۆ تێ دەڕۆژە من زۆر ئیسراحەت دەخەون دقیق ئەوایە من حەزەکەم بینەران ئەم چێژەیەم پیاوەش ئەزمموی کە دۆوانج ئەزممویکن مەستیشی ئیلاهیە مرتاحەبی لەناو دڵ و دەرونی تۆ کرێتەوە نیەچی دەمانەکانی مێشکتە درەوشێتەوەێ باشە ناکەیت باشە بۆ دایکەکەی قسەی ناکرد بۆ تۆ منە میشێسا و پرسیارشم لە کاکتوان ناکرانی سیرەکەی عادەتەن کە حەج دایکێک بێچووی هەبێت زۆر ئەوە بێت دڕابێت با بڵێ بۆچی بۆ تۆ قسەی نەکرد ئاگام لێ بوو دەسێنا بە سەریانناوەتەکرد ئەمانە ڕاستە ئاژەڵن بەسخوای گەورە ئەوانش کۆمەڵی هەستی تیا دروستکردن کۆمەڵی لە تایفیان هەیە لە ئینسان تێگە ئێستا ئینسان بە زمانی گفتار قسەکە بە زمانی حاڵش قسەکە بەڵام کۆمەڵی لەتیفە هەیە لە دڵیا ئەمە لەگەڵ ئاژەڵەکان ئەتوانە قسەی پێ بکات چۆن لە یەکتر تێگەن ئەم ئاژەڵانە ئەتوانن هەستەکانی تۆ بزانن تۆ بە چ غەرەزێک لیان نزیکە بیتەوە ئەتەوێت هاوکاری بکە ئەتەوێت لەگەڵ یا بدوێ یا ئەتەوێت ئازاری بێ حتا کەمار زۆر درندەشە ئەڵەنەوە هەستە لە ماریشە هەیە کاکتوانە ینی بۆ پشتگیری ئەم قسەیە سیرەکەی هەمومان سەری و کەناڵە بیانیان ناکەین کە بەڵێ لە سوید ماری ماڵی هەیە هاوڕێم هەیە ماری هەیە بەدەل لەوەش کاکتوانە بەدەل لەوەژ ینی سیرەکەی من تێبینی و شتم کردو سیرەکەی کابرا بە شۆرتێکەوە پامنێرەکە ئەچێتە ناو ئەمەزۆنەوە ئەم هەموو مارژە هەرای و درندەی تایە من بیر مەجارێک لە جارەکان یەکێک لە لەوانەی کە گەشتیار بوو لەگەڵیانەوتیەوە تۆ ناترسی بە پامنێرەکەی ودوتیەوە تۆ ناترسی وتی نا من ناترسم لە بڕۆی هەستی کوشتنم نییە بووێت ینی ئەو هەستە حتا لە ماری شاهەیە کە زۆر درندەیە بەداخەوە کورد بۆ ماریش لەگەڵ مارە بینێ خاکەنازێکی لێڵە گرێتر وەڵام منیش مارەکە بم پێێتەوەیم پێشووی بمکوژی خی گەورە کە ئینسانی دروست کردێتی بە جامعی هەموو سیفاتەکانی خۆی هەرچی سیفاتی خوا لەسەر لەناو گردونە ئەدرەوشێتەوە لەناو هەموو ئاژەڵەکان ئەدرەوشێتەوە مرۆڤ کۆکەرەوەی هەمویانە مرۆڤ کۆکەرەوەی هەمویانە ئەو هەستانی کە ئاژەڵەکان هەیەە مرۆڤش ئەتوانێت هەستیان پێ بکات چونکە هەمان لەتیفەی ئەو لەناو مرۆڤیشا هەیە باشە بەڵام ئەگەر مرۆڤ دەستبەرداری خۆی بوو بێ دەستبەرداری مرۆڤێتیەکەی بوو بێ ئەکرێ هاتبێتە خواری ئاژەڵە و کاتە ئاژەڵەکان لێ ئەترسن و لێ نزیک نابنەوە ڕاستە دکتۆرە قسانە لەسەر ئەساسی زانستی ینی حقیقەتی تایە ئاژەڵەکان زۆربەی زۆری هەستی پێەکەن و شتێکی تریشیان هەیە کە لە زمانی جەستەمان تێگەن بۆ نمونە کاتێک کە من ئەڕۆم دەسم ئاوا گرتویان دەسم خستۆتە پشتمەوە و ئەزانن کە لیان ئەیت شتێکە پێ لە پشتەوە لەوانەیە لیان بێ بەڵام کاتێک کە ئەڕۆی دەستەکەیتەوە بۆ نمونە یەکسەر دەستەخەیتە بەردەمیە بۆنی دەستەکە کاکتوانە چیت هەیە وەکو نووسەرێک باز لە ئیشەکەت بێنەوە باز لە ئیشەکەی ئێستاد بێنەوە دەردی دایکەوتی مدیری ساگەکان مدیری ساگەکان هەر ئیزافەیەک بۆ قسەیە ئەگەر تۆ خەڵکیشی بێئینیشی ئەتیستیشی ئەگنۆستیکیشی ئەگەر لە ڕۆعیلمیەکەەوە سیر بکەین ئەگەر واماندانا با بڵین ئەم گردونە لە بیگبینەوە لە تەقینەوەی گەورەوە دروست بووە کەواتای پێشتر ئێمە هەمومان بەیەکەوە بووین هەموو ئەم جیهانە هەموو ئەم کەونە هەمووی لەناو یەکا بووە ئەگەر ئێستا کەسێکە بینی خۆشتەوەیە زۆر غەریب نییە ئەگەر سۆزە بۆ ئاژەڵە هەیە زۆر غەریب نییە بەڵام پێویستەوەی ئەم شتە لەناو خۆمانە بدۆزینەوە حاڵی عیرفانیە کە زۆر جار پێویستی بە کتێب خوێنە وشیاری نییە نەخوێنەوە دەگەتوانێت تعاتیب بێ پیچم نەماوە سپاس و دەستخۆشی ئەمەیە بڵێم کە ئەمڕۆ پێشەوەیەوە جەنابتان تەشریفێنن ئێمە لەگەڵ کاکمیران و دکتۆر تابلۆ تیمەکەی خۆما 450 کیلۆ خواردنمان تەوزیع کرد کە هەمووی خێرخواز و بەڕێزان کڕیوانە وم خواردنانە ڕۆژانە ئێمە ڕۆژانە سەرفە بێ و داواکەم خەڵک بە کڕینی خۆراکی ئاژەڵان هاوکاری باش آخر قسم بۆمە کە دەسەکانە خۆش بێ با تۆ لە ئیش نەکەین نازان من هەر لە خۆی ساتەوقە بۆ بەمە نمونەت زۆر بێ نەجابەتی ئەگەر قەرار بێ کوردەڵێ پیاوی پیاوانە ئەگەر قەرار بێ با بڵین مەردایەتی بۆ ئینس مرۆڤایەتی ئەوەیە کە تۆی کەیت نەتەزانیە کامێرای لێ نەتەزانی کەسی لێ من کاژیوە چرپانی بەگوێمە وتی برادێک هاتووە خواردنیا بۆ سەکانە هەڵبەتەن نمونەتان زۆر بێ نمونەش زۆرە ئەم گۆمە واز لە حکوومەت و ئەوەشتە بێنین باواز لەو ڕاوشکارانە بێنین کە جەنابەت فەرموود وتوێتی نازانم قەزێنیە بەڕاستی ئێمە ئەتوانین خۆمان چاکین ئەگەر ئێمە خۆمان میلەتێکی ڕۆشنبیر بین قیاداتی سیاسی مەجبورن ڕۆشنبیرانە مامەڵەمان لەگەڵام بکەن. پێما بێ کاتژمێرێک بەرنامەکەمان تۆمار کرد لە ناو ئەتوانم چەند سەمەترێکا کە پڕ بوو بەڕاستی لە چیرۆکی سەیری ئەم سەگانە
وەک پیشانمان نابەڕاستی ینی چی لەوە قورسترە کە دایکێک لە برسا بێچۆکەی خۆی بخوا. دکتۆرە کۆتا قسم بۆ بکە بە کورتی. هیوادارم ئەم بەرنمەیە ڕێگەیەک بێ دەواازەیەک بێ بۆ ئەوی کە خەڵک بزانێت کە ئاژەڵانیش پێویستیان بە ئێمەیە پێویستیان بە هاوکاریە ئەو مۆزعا ئیشەڵات تەواو ئەبێت بەڵام هەر لە مۆزعانێک کە پێویستیان پێمانە دوای ئەوەش پێویستیان بە هاوکاریە دوای ئەوەش پێویستیان بە خواردنە دوای ئەوەش پێویستیان بۆ هەیە کە گوێچکیان نەبڕێ کلکیان نەبڕێ ڕەحمیان پێ بکرێت چونکە تاوەکو ڕەحم بە ئاژەڵەکان نەکەین بە زەیمان پیانانەیەتەوە ئێمە ناتوانین پێش بکەوین ناتوانین کە بڵین میلەتێکی ڕۆشنبیرین چکە وەکو غاندی و توێتی کە ئاستی ڕۆشنبیرینەتەوە یەک بە چۆنێتی مامەڵەکردنیان لەگەڵ ئاژەڵەکانە دەرەکەوێت دەسەکانە خۆش بێ و زۆر زۆر سپاس کاتوانە ئاخر قسەم بۆ بکە. دەرمیجان جارێککە سواز دەکەم بۆ بەرنامەکەت بۆ هەوڵەکانێ ئەمێ بە خەڵک بڵێم ئەمڕۆ وەکوتم 450 کیلۆ خواردنمان تەوزیە کردەوە بە بەردەوامی خواردنەکان تەوزیەکەین و خواردنانە هەمووی خێرخواز و ئەو خەڵکانی کە لە سوشال میدیاوە پەیوەندیان کرد و تومانە بۆمان بکردن ئێمە ڕێگە پێدانمان پێین وەریەگرین و ئەیبین تەوزیەکەین ڕۆژانە 450 کیلۆ خواردن تەوزیەکەین بەسەر ئاژەڵانە ئەو خواردنەکەمان لە کەمیەیە و ئێمە گروپێکی خۆبەخشی لەسەر جیفانی خۆمانەمانەکەی تەنها سایرەکەم تیمەکە و بینی لە هاوڕێک قەرزم کە دوێ هێناویان ئێمە سارێکمان نییە تیمێکمان نییە کۆمپانیایەکمان هیچ شتێکمان نییە مادام دووسێ هاوڕێن لەسەر خۆبەخش لە گیرفانی خۆمان ناتوانین زیاتر بکەین پێویستمان بە خەڵکە هاوکاریمان بکات لە دامیکردنی خۆراشی ئاژەڵەکان و یەک بێچوانە لە برسانە برێن. لە کۆتایی منی شەڵم ڤایرۆسێک هات کە وەک هەمیشە لە بەردامەکانمان ئەمە دووباراکەمەوە تا کۆرۆنا هەبێ بە پشتیوانی خوا و هیمەتی هەمومان تێپەڕێنین و کوردستانی شەپارێزین بەڵام ڕەنگە ڤایرۆسی کۆرۆنا تێپەڕێت بەڵام بە مرۆڤایەتی بە هەستکردنمان بە بەرپرسیارەتی لەم دۆخانە تێنەپەڕێنین وەک گوتم هیوادارین و هیوادارین لە بەروی ئەم ئاژەڵانە بێزمانن ئاژەڵ لە دنیاە بێزمان هەر ئاژەڵ خۆی بێزمانە بەڕاستی زمانیان نییە تەلەفۆن بۆ بەرپرسێ بکەن تەلەفۆن بۆ چێ و چێ بکەن کە نانیان بیتێ بۆیە ئێمە خۆم بە خۆشحاڵەزانم بە هاوکاری ئەم بەڕێزانە بە هاوکاری ئەم پیاوانە بە هاوکاری و خانمانە بە هاوکاری هەموو لایە کە ببینە زمان حاڵی پێنی زیینەوەرێکی بێزمان بەڕاستی قسەکە ئەوەیە با لە حکومەتەوە دەست پێ بکە و ئەگەر لانی پەیوەندیدار و وەزارەتی پەیوەندیدار بەم بابەتەوە گوێی لێ نیە تکایە ئێمە وەکو مرۆڤ وەکو تاچی ئەم وڵاتە با دەست پێ بکەین ئەوە تا کاکتوانە سارەیەکیان نییە بۆ دابشکردنی ئەم خۆراکی کە پیانە وە بە کەمپینێک کۆتایی بەم مۆزۆعە نایەگەر چوزانم ئەگەر 10,000 تەنیش خواردنیان کۆ کرد بێتەوە لە ڕۆژێکا 500 کیلۆ خواردن سەرف بکەن بەش ناکات هەچ هاوکاریەکتانەیە لە پێیجی خۆمەوە لە پێیجی منەوەش هاوکاریەکتانەیە هەچ نیەتێکی باشتانەیە بۆ خزمەتکردنی ئەو بێچوانەوە هەزاران بێچویتر لە کوردستانە بێت و سەجیتر لە کوردستانە پەیوەندی بە پەیجەکانمانەوە بکەن و دەردی دین و خواشەڵێ خوا چاکەی چاکەکاران ون ناکە هیوادارم شتێکمان کردبێ هیوادارم لەم دۆخە فۆزایی کۆرۆنا تیشمان کەست بێتە سەر زیینەوەرێکە بێزمانە و ئاگای لێمان نییە هیوادارم چاوی کامێرەکانی دەروون و دیاردە و کوردستان 24 ببێتە چاوی هەمووتان و نێڵن ئەو بێچوانە لە برسا بمرێن کاتێکی خۆش فەرمووسس